دانیشتوانی هیرانستی لە هەولێر هێشتا قەرەبووی زیانەکانی لافاوی یەکەمیان وەرنەگرتوتەوە. جارێکی تر ماڵەکانیان پڕ دەبێتەوە لە ئاو. ئەم جارەشیان نزیکەی 100 ماڵ لە گەڕێکی هیرانستی لە هەولێر ئاو دەچێتە ماڵەکانیان و زەرەر و زیان بە ماڵ و ئۆتۆمبیلەکانیان دەگا. دەواازەی هیرانستی پردی لێیە ئەو پردە گچکەیە کە ئاوەکە زۆر دەبیتن ڕاست دێتە ناو هیرانسی بەگەر بێت و چارەسەر ئەو پردەی بکرێتن هیچ مشکل نابیتن. ئەو سیارێ ئاو بردیتی ئێستا هەر نازان لە چێیە شتەکە ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ و هەموو ساڵێ وەزعەکەمان ئەو وایە هەموو ساڵێ ماشەڵڵا بارانەکە دەباری لافە خڕدەبتەوە. بەشێک لە ڕێگاوبان و پردەکانیش ژێر ئاو دەکەون. ئاستەنگ بۆ هاوڵاتیان و ڕێگاکانی هاتوچۆ دروست دەبێت. دۆ ئاوە چێ و ئەو جسرۆکە ئەوە دەفاع دەکەونە یعنی ئەوە 200 جارەوە ئەوها لێ بێت هەر جارێک و 2 جار دیەوە یعنی بە ئاوەکە گات و ئەوی شەوا لێ بێ و جسرە ئەو هادرن ڕێگە و باک بەرە وەڵای بەد ڕێگە و باد نییە. هەولێر ئەمساڵ چەندین لافاوی بەخۆیەوە بینیوە کە بۆتەوەی گیانەدەستدانی 12 هاوڵاتی. ئەمە جگە لە زیانی مادی کە بە چەندین ملیۆن دۆلار دەخەمڵێنرێ. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.